دوای 100 ساڵ لە لۆزان ئایندەی کورد چی بەسەر دێت بۆچی کورد لە پەیماننامەی لۆزان سوودمەند نەبووە هاوکات زەرمەندبوونی کورد دوای 100 ساڵ لۆزان بەکوێ دەگات ئایا دەکرێت بترێت دوای 100 ساڵ لە پەیماننامەی لۆزان کورد دەکرێت بە جۆرێک ئاراستەی سیاسی یاخود بە جۆرێک لە جۆرەکان هەنگاوەکانی بگۆڕێت تایبەت بەم بابەتانە میوانداری زۆر بەڕێز دکتۆر حسێن پشدەریمان کردووە کە بەڕێزیان مامۆستای زانکۆن و ڕاستەوخۆ لە سودەی بەیانی کوردستانی زمانن دکتۆر سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان بە خێراتی زۆر سپاسان دەکەم بۆم چاو پێکەوتنە زۆر سپاس دکتۆر هەڵبەتە وەک ئەوەی ڕوونە مێژووی پەیماننامەی لۆزانە لە پەیماننامەی لۆزاندا دەکرێت بڵێ چەند وڵاتێک سودمەند بوون چەند لایەنی دیکە زەرمەند بوون لەم پەیمانە بەڕێستان باسێک لە مێژووکە و هاوکات ئەو لایەنانەی کە زەرمەندی یەکەم بوون لە پەیماننامەی لۆزان کێن زۆر سپاس وەڵا پەیماننامەی لۆزان یعنی دە ڕۆژی ماوە 100 ساڵ تێپەڕێ بەسەریدا لە 24 حوتی ساڵی 1923 لە شاری لۆزان دوایەوە کۆنگرەیەکیان بەس لە شاری لۆزان و هەم پەیماننامەکەشیان بەو ناوە ناورا دیارە پەیماننامەی لۆزان لە بەرژەوەندی دەوڵەتی تورکیا بووە و لەسەر داوای ئەو بۆ ئەو بووە بە پشتیوانی وڵاتانی زیلهێزی بەریتانیا و فەڕەنسا و ئیتالیا هەڵبەت پێشتر دوای ئەوەی تورکیا یان بڵێن ئیمپراتۆریەتی عوسمانی لە جەنگی جیهانی دووهەم دۆڕا و تێکشکە ئیتر هەموو ئەو وڵاتانەی کە ئەو داگیری کردبوو لە پەیماننامەی سیڤەریان بەس دەبوو میراتی دەوڵەتی عوسمانی جارێکی تر دابەش بکەنەوە لەبەر ئەوەی ئەو ئیمپراتۆریەتێکی گەورە بوو هەموو ئەم وڵاتانەی دەوروبەر و حتا گەیشت بۆ وڵاتانی ئەوروپاش داگیری کردبوو دیارە پەیماننامەی سیڤەر لە ساڵی 1920 بەسراویش لە شاری سیڤەر زیاتر هەمویان لە هەر لە سویسرا بوون کە بە پایتەختی ئاشتیدا دەندرێ هەتا ئەم دەقەیەش داخلی هیچ حیلفێک پەیماننامەیەک نەبووە لە ناوەڕاست و جەرگەی ئەوروپاشدایە سویسرا بە هەر هەمویان پشتگیری و پشتیوانی و دیفاعی لێ دەکەن ئەم پەیماننامەی سیڤەر دیارە ئەوە بە زەرەری گەورەی دەوڵەتی تورک تەواو دەبوو لەبەر ئەوەی ئەو وڵاتانەی کە ئەو داگیری کردبوو میراتەکەی بەشکرا و بەش دەکرا زیاتر لە 413 بڕگە و 430 خاڵ و بەند پێکاتووە کە دەبوو ئەو وڵاتانەی کە بێدەوڵەتن لەم پەیماننامەی سیڤەردا وڵات و دەوڵەتیان بۆ دروست بکرێ و زیاتر نەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕازیان بڵین تورکیا و دەوروبەری ئەوانە داڕێژرێتەوە یەکێک لەوانە گەلی کورد سوودمەند دەبوو لەوەی مادەکانی 62 63 64 ئەم سێ مادەیە تایبەتە بە گەلی کورد کە لە مادەی 62دا دەڵێ دەبێ ئەم سێ وڵاتە نوێنەریان هەبێت فەڕەنسا و ئیتالیا و بەریتانیا چاودێری بکەن لە خودمختاری کوردەکان مادەی 62 دەڵێ دەبێ جێبەجێ بکرێ مادەی 63 دەڵێ ئەگەر کوردەکان مافی جیابوونەوە و ئارەزووی دەوڵەتی سربەخۆیان هەبوو دەبێت دەوڵەتیان بۆ دروست بکرێ و حتا ویلایەتی مووسڵیش کە حەزی کرد پێی خۆش بوو دەتوانرێت بچێنرێ بەم دەوڵەتە کوردیەوە باشە دکتۆر کەواتە بەستنی پەیماننامەی لۆزان بۆ کۆتاییت هاتنی پەیماننامەی سیڤەرە و جارێکی دیکە با بڵێن ئەمە لە بەرژەوەندی تورکیا و لە دژی کورد بوو لە دوای تێپەڕبوونی 100 ساڵ لە پەیماننامەی لۆزان دەکرێت بڵێ ئەم بەرژەوەندی خوازیە خود ئەم زەرموندبوونە جارێکی دیکە کورد لە دژی دەبێت و هاوکات تورکیا لە سوودی دەبێت یاخود دەکرێت ئاراستەکە بگۆڕدرێ بە تەئکید یعنی ئێستاوە وەکو باسم کرد 24 مانگ ڕێک 100 ساڵ دەکات تورکیا ئەوە چەند ساڵێکە چاوەڕوانی ئەم 100 ساڵە دەکات بە حسابی خۆی ئەم پەیماننامەیە تەنیا بۆ 100 ساڵ بووە بۆ 100 ساڵ بووە دوای ئەم 100 ساڵە دەبێ ئەم وڵاتانەی کە لەم پەیماننامەیەدا مۆر کراوە و بەش کراوە بە پێی میساقی میلی تورکیا بگەڕێتەوە سەر تورکیا بە حسابی خۆی ویلایەتی مووسڵ و ئەوانە دەبێ بگەڕێتەوە ئەو داوای ئەوە دەکات بەڵام مەحاڵە ئەوە نابێت لەبەر ئەوەی ئەوە نەخشەی
جیهان یان بڵێن ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەمووی بەش کراوە و دابەش کراوە ئەم وڵاتانەی کە لێ دروست بووە مووسڵ دراوە بە عێراق و ئەوانە هەمووی لە نەتەوەیە گرتووەکانی اعترافی پێکراوە بۆتە دەوڵەت خۆ ئیلا تورکیا مەگەر وەکو لایەکی سووریا مەسەلەن ڕۆژاوا بچێ بە زۆری چەک و هینداگیری بکە بەڵام پێم وانە ئەوەش قابلی قوبوڵ بێ و ئەوانە لەبەر ئەوەی سووریا بارودۆخێکی تایبەتی هەیە هەموو هێزە نەیارەکان بە رووسیاوە بە ئەمریکاوە ئەوە دوو هێزی نەیاری سەرسەختی یەکترن لەوێن ئێرانی تایە تورکیاش ئەویش هەر هێرشی کردووە بە حسابی خۆی ڕۆژئاوا یان ئەم ستاتۆی لە ڕۆژئاوا هەیە زەرەدی بۆ ئاسایشی نەتەوەی تورکیا هەیە یعنی نایەوێت جارێکی تر ئەم ئەزمونەی کە لە باشووری کوردستان یان لە هەرێمی کوردستانی عراق دروست بۆ جارێکی تر یعنی ئەزمونێکی ئاوە لە تورکیا دروست بێتەوە ئیتر بەهۆی ئەمەوە تورکیای داگیر کردو و هێرشی کردووە ئیتر ئەم وڵاتانەی عەرەبی ئەوانەش هەر هەموو بێدەنگن لەسەر ئەمە. دکتۆر هەڵبەتە با بڵێن لە ئێستادا عێراق و هەرێمی کوردستان لە ڕووی پەیوەندی دیبلۆماسیەکان و براود بە 100 ساڵ پێش ئێستا کۆمەڵێک هەنگاوی زۆر باشیناوە ئەو وڵاتانی کە لە کاتی بەستنی پەیماننامەی لۆزاندا سەپۆرتی تورکیایان کردو بۆ بەستنی ئەم پەیماننامەیە لە ئێستادا خوێندنەوەی ئەو وڵاتانە لە دوای 100 ساڵ لۆزان بۆ پرسی کورد بۆ با بڵێن دروستبوونی دەوڵەت دوارها بۆ تورکیا خوێندنەوەیان بە شێوەیەکی گشتی چۆنە دیدی ئەوان چۆنە؟ من دەمیز ئەوەش تەواو بکەم ئەوانە مەسەلەن بۆچی پەیماننامەی لۆزانیان بەست و سیڤەر هەڵوەشایەوە یعنی باسێکی ئەوە بکەم لە پەیماننامەی سیڤەر لە ساڵی 1920 بەسرا دوای ئەوە کە پەیماننامەکە بەسرا شاری ئیزمیر کە شارێکی گەورەیە لە تورکیا دراوە بە یۆنان باش کرا حتا پایتەختەکەی کە دانا ئەستەمبوڵ ئەویش لەژێر دەسەڵاتی خۆیدا نەبوو هاوپەیمانان گوتیان بە ئارەزوی خۆمان ئێمە دەتوانین پایتەختەکەش بگۆڕین ئیتر ئەوە زۆر زەحمەت بوو بۆ تورکیا یعنی وڵاتێک ئیمپراتۆریەتی عوسمانی 500 ساڵ حکمی تقریبا نیوەی شەرقی ئەوسەط و حتا گەیشتە ئیسپانیا و ئەوانە حکمی ئەوانەی کرد زۆر زەحمەت بوو شەڕێکی 2 ساڵەی کرد 2-3 ساڵەی کرد لەگەڵ یۆنانیەکانی دەرکرد لەوێ و شاری ئەزمیری گێڕایەوە دوای ئەوە رووسیا سەپۆرت و پشتیوانی تورکیای دەکرد پشتیوانی دەکرد بۆی ئەم کۆنگرەی لۆزان ببەسترێ دیارە هاوپەیمانان لەو لاوە هاتنە سەرخەت ئەوان پێیان ناخۆش بوو رووسیا بێت و تەداخلی ئەو مۆزوعە بکە ئەوان لەوێ لە ئایدۆلۆژیای مارکسیستی دەترسان کە بێتە تورکیا و لەوێ بەناچاری بەریتانیا و فەڕەنسا و ئیتالیا وڵاتانی براوەی حربی عالەمی یەکەم کۆنگرەی لۆزانیان بەست و هەموو ئەوەی مافەکانی کورد و ئەوەی لەم کۆنگرەیەدا بوو هەر هەمووی پشتگوێ خرا و کۆنگرەی لۆزان دیارە بە قازانجی تورکیا بوو. باشە لە ئێستادا ئەو وڵاتانە خوێندنەوەیان بەرامبەر بە کۆنگرەکە یاخود با بڵێن 100 ساڵ دوای تێپەڕبوونی کۆنگرەکە چی دەبێت؟ ئایا گەر تورکیا نیەتی پەل کێشی هەبێت لە ناوچەکانی باشوور لە هەرێمی کوردستان جێگی قبوڵ دەبێت لەلایەن ئەو وڵاتانەوە؟ واللهی دەزانی ئەوە زیاتر لەوانەیە پەیوەندی بە خۆمانەوە هەبێ زۆر جار تورکیا هاتووە هێرشی کردو بۆ ناوچەکانی کوردستان ئەوە تا ڕۆژانە مەسەلەن بە درۆن دێتە ئەم سلەیمانیە دێتە هەموو کوردستان دیارە ئەویش لەبەر ئەوەی لە حلفی ناتۆدایە چاوپۆشێکی لێکراوە دەنا مەحاڵە جارێکی تر بتوانێ بە هێزی چەک و بە دەبابە و باهین بێتە کوردستان و کوردستان داگیرکاتەوە لەبەر ئەوەی ئێرە هەرێمی کوردستان یعنی معتەریفە یاعترافی پێکراوە وەکو هەرێمیشی سربەخۆی فیدراڵ لە نەتەوەیە گرتووەکان کەواتە دەکرێت من بڵێیت دەستکەوتێکی بێزە لە پاڵ ئەوەدا بە تایبەتر لایەنە کوردیەکان لە دوای 100 ساڵ لۆزان پێویستە هەنگاوەکانیان چی بێت؟ هەنگاوەکانیان وەڵاهی ئێمە ئەوە زیاتر پەیوەستە بە یەکبوون و یەکگرتنی خۆمانەوە ئەگەر ئێمە ئەم حیزبە کوردستانیانە یەکگرتوو بین یعنی یەک ئامانج و یەک ئاراستە و یەک شیعار و دروشمان هەبێ و زیاتر ئێمە لە هاوپەیمانان نزیک بینەوە و بە گوێیان بکەین پێم وانییە تورکیا جارێکی تر بتوانێت بێت کوردستان داگیر بکاتەوە.
باشە هەڵبەتە ئەوەی ئاگادارین لە دوای 100 ساڵ لۆزان زۆرێک لە چاودێرانی سیاسی لە ڕاوێژکاران خوێندنەوەیان تایبەت بە 100 ساڵی لۆزان دوودیوە بەشێکیان بە دیوەنەرێنیەکەیە باز لە تێپەڕبوونی 100 ساڵی دوای لۆزان دەکەن و بە شێوێکی دیکەش دەکرێت دەڵێت دەبێت با بڵێن تەواوی لایەنە کوردستانەکان یاخود بە دیوێکی دیکە هەرێمی کوردستان هەنگاوی دوای 100 ساڵی لۆزان هەنگاوێکی خۆسەپێنتر بێت و هەنگاوێکی کردداری باشتر بێت بۆ بەدەستێنانی مافەکانی خۆی بۆچوونی بەڕێستان لەسەر ئەم دوو بۆچوونە چییە لە خوێنەوەی لایەنە سیاسیەکان یاخود لە خوێنەوەی چاودێرانی سیاسی ڕاوێژکاران لەسەر 100 ساڵی دوای لۆزان ئەکیید هەروایە ئێمە کە یەکگرتوو بین هەموو لایەنەکان یەک دروشمان هەبێ پێم وانە کەس هیچ هێز و لایەنێک بتوانێت بەرامبەرمان بوەستێتەوە بەڵام کە ئێمە ئاوە پارچە پارچە بین یعنی هەر بە پارچەکراوی دەمێنینەوە هیچ شتێکمان بۆ ناکرێت هاوپەیمانانیش لێمان دوور دەکەونەوە ئێستا ئەوە ماوەی 2 ساڵە ئەمریکا و هاوپەیمانان خەریکی یەکگرتنەوەی ئەم دوو هێزەکانن یعنی بەڕاستی زۆر جار لێمان تووڕەبوون عاجز بوون کشاونەوە پشتیوانیمان ناکەن مەسەلەن ئەو یارمەتەی بۆ هێزی پێشمەرگیان داناوە جاری وا ڕای دەگرن دەیبرن دەبێت ئێمە یعنی بەڕاستی هەرێمی کوردستان کەم پێکە لە ژێر چاودێری هاوپەیمانان و نەتەوە یەکگرتوەکاندایە بە تایبەتی ئەمریکا و فەڕەنسا و بەریتانیا ئەوانە چاودێریمان دەکەن ئێمەشکە یعنی بەڕاستی بەگوێیان نەکەین ئەوانیش پشتیوانیمان ناکەن و سەپۆرتمان ناکەن و پشتگوێمان دەخەن و ئیتر دوژمنەکانیش پەلامارمان دەدەن ئێمەش بەڕاستی یعنی نەتەوەیەکین لەوانەیە نەتوانین دەرەقەتی ئەم هەموو دوژمنە بین هەر چوار دەورمان دوژمنە و بە هەر لایەکدا دەڕۆی هەر دوژمنە و ئەوان هەموو ئێستاشەتە ئەم دەقێش لە دژی ئەم ستاتۆی لە هەرێمی کوردستاندا هەیە کۆبوونەوەی مانگانە یان وەرزی یان ساڵانە دەکەن خۆشبەختانە ئێمە وەزیری دەرەوەمان کووردە و زۆر جار ئاگای لە هەڵسوکەوتەکان هەیە بەڵام ئەوان زۆر جار لەسەر مستەوای هەواڵگری وڵاتەکانیان بۆ ئەوەی کورد بێبەش بێ لەم کۆبوونانە ئەوان بەشداری کۆبوونەوەکان دەکەن و کۆبوونەوەکان دەکەن باشە دکتۆر هەندێک کات پەل کێشەکانی تورکیا لە ناوچە سنوورەکان بە تایبەتر دەوترێت گەاندنی ئەو پەیامەیە کە دەیەوێت ویلایەتی موسڵ دروست بکاتەوە یاخود بە جۆرێک لە جۆرەکان ئەو ناوچانە بگەڕێنەوە ژێر دەسەڵاتی خۆی ئەمە هەڵبەتە هەنگاوەکانی لە دوای 100 ساڵ لۆزان بە پشت ئەستور بوونی ئەم بابەتە دەیەوێت هەنگاوەکانی چرتە بکات و یاخود ڕاستەوخۆیان ناڕاستەوخۆ ئەم پەیامە بگەێنێت ئەمە تا چەندە دەکرێت بڵێ بۆچوونێک یاخود هەنگاوێکی کردداری واقعبین دەبێت ئەکیید تورکیا خەون بەوە دەبینێ بەڵام یعنی گێڕانەوەی یان هێنانەوەی میساقی نەتەوەی ئەوەی کە تورکیا لە دەستی داوە لە دوای جەنگی جیهانی یەکەمەوە و مەحاڵە جارێکی تر بگەڕێتەوە ئەوەی لە دەستی داوە لەوانەیە بڵێم زۆر لە وڵاتانی بولغاریا و ڕۆمانیا و یۆناان و ویلایەتی مووسڵوانە لادەیەک نییە دەیەکی بچووک نییە لە سنوور بتوانێت بە دوو تانگ و دەبا بە داگیری کا و بگەڕێتەوە بۆ نمونە ئەو داوای ویلایەتی مووسڵ دەکات ویلایەتی مووسڵ دووەم شاری عراقە ئێخۆ نە هاوپەیمانان نە کۆمەلگای ناودەوڵەتی بێدەنگ نابێت لە ئاسی ئەو دەستدرێژیانە ئەو ئێستا کە دەستدرێژی دەکا بۆ ناوچە سنووریەکان بە ناوی بوونی هێزی چەکداری پەکەکەوە ئەوەیە بەڵام ناتوانێت ئەوە بکات ئێمە لە ساڵی 2010 هینێکمان هەبوو کۆمیتەیەکمان هەبوو بە ناوی کۆمیتەی پشدەر و داکۆچیکەر لە هینەکانی پشدەر چوین بۆ پەرلەمانی هۆڵەندی لەگەڵ فراکسیۆنی حیزبی حاکم کە حیزبەکان سەرۆکوەزیران بوو دانیشتین و شکایەتمان کرد سەبارەت بەم ناوچە سنووریانە و بردومانە وتمان ئێمە کە سوکارمان بە درێژایی ساڵ لە دڵە ڕاوچێدایە و بەردەوام تۆپباران و بە تیارە و ئەوانە یعنی ناکرێت ئەو شەڕی لەگەڵ پەکەکەیە ئەوە بۆ خۆیان دەزان بەس خەڵکی سیڤیلی ئێمە بردومان بکات دیارە ئەوان سەرۆکی فراکسیۆنەکە زۆر جوان گوێی لێگرتین وتی ئێمە ئەم هینە ئاراستەی وەزارەتی خارجی ئەوانە دەکەین و لێکۆڵینەوەی لەگەڵ دەکەین یعنی ئێمە بۆ دەیەک بۆ شارێکی بچووک بچوین بەڵام ئەگەر ئەو بێوێ جارێکی تر ویلایەتی مووسڵ و یان ئەوەی دێڵە ویلایەتی شارە زور و ئەوانە بگەڕێنێتەوە سەر تورکیا بەڕاستی ئەوە خەونە و بۆی نایەتە دی
باشە دکتۆر هەڵبەتە با بڵێن لە ڕووی یاسانی و دەوڵەتەکان یاخ لە ڕووی ئەو ڕێکەوتنامە نێودەوڵەتیانەی کە بوونی هەیە هەر ڕێکەوتنامەیەک 30 ساڵی بەسەردا تێپەڕ ببێت ئەگەر بێت و لە ڕێکەوتنەکەشانە نەوترابێت ئەم ڕێکەوتنە بۆ 100 ساڵە ئەو ڕێکەوتنە بەهایەکی ئەو توی نامێنێت دەکرێت وڵاتان یاخود ئەو ناوچانی کە ئەو ڕێکەوتنیان لەسەر کراوە هەریەکە و بە دیوی خۆی بە بەرژەوەندی خۆی هەنگاوێکی دیکە بنێ بۆ ئەوەی کە با بڵێ پێگەی سیاسی بەدەستهێنانی مافەکانی هەر بابەتێکی دیکە کە خواستێتی هەنگاوی بۆ بنێ لە دوای 100 ساڵی لۆزان ئەگەر بێت و با بڵێن ئەم پەیماننامەش لەناو پەیماننامەکە باز لە کۆتایی پێهاتنی نەکرابێت لە دوای 100 ساڵ ئەم دیوە یاساییە کۆتایی پێبهێنێ یاخود با بڵێن ئەم پەیماننامە کۆتایی پێبهێنرێ پێویستە هەنگاوی لایەنە کوردستانیەکان بە شێوەیەکی گشتی چۆن بێت بۆ ئەوەی سوودمەندی یەکەم بێت لە دوای 100 ساڵە تێپەڕبوونی لۆزان وڵا هەر وەکو وتم تەنیا ئێمە جگە لەسەر ئاستی ناوخۆیی کە با بڵێن یەکدەنگی یەکریزی پێکەوەیە لەسەر ئاستی وڵاتانی دراوسێ و لەسەر ئاستی جیان پێویستە هەنگاوەکانی چۆن بێت ئێمە دەبێت پەیوەندیەکی باش و تونند و تۆڵمان لەگەڵ هەم وڵاتانی دەوروبەر هەبێ ئەگەر دوژمنیش بن ئێمە دەبێت دوژمنایەتی ناکرێت خۆ ئێمە بەهێزی چەک و ئەوانە لەوانە نییە دەرەقەتیان بێن یعنی بەڕاستی ئێمە هەرێمێکی فیدراڵین ئێستاش وەزیری خارجیمان نییە بە عێراقەوە مەربوتین و عێراق دەبێت تەعامل لەگەڵ ئەو وەزع بکە بەڵام ئەوەی بە ئێمەوە پەیوەستە زیاتر نزیکبوونەوە لە هاوپەیمانان و دروستکردنی لۆبیەکی باش لە دەرەوە کە بتوانین ئێمە ئەو هەرێمە ئەو ستاتۆی هەمانە لێرە لە باشووری وڵات بیپارێزین. بەڵێ زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکان زۆر سپاس بۆ دکتۆر حسێن پژەری مامۆستای زانکۆ کە ڕاستەوخۆ لە ستۆدیۆی بەیانی کورسستان نیوزەوە لەگەڵ مامون. بەڵێ ئازدان تەواوی بەرگەوە بابەتەکانی ئەمڕۆی بەیانی کورسستان نیوز پێشکەشکرا کاتان ئارام بێت ماڵتان ئاوەزن.